کوردستان بە تایبەتی کاراکردنەوەی پەرلەمان هیچ شتێکی تازە لە ئارەیە نییە لەو بوارەیە بەڵام پێم وابێت ئێستاوە خەریکە لایەنە سیاسەکان زیاتر لێک نزیکە بنەوە و هیوادارین ئەم لێک نزیک بوونەوەی بێتە هۆیەوەی کە هەمووان پێداگر بن لەسەرەوەی هەرێمی کوردستان بە سیستماتیک بکرێت بە دامەزراوەی بکرێت دامەزراوە شەرعیەکان ڕێزیان لە بیگیرە لە بری پەخستن پێویستەکات دامەزراوە شەرعیەکان ڕابگەن بۆ ئەوەی کێشە و کاروباری خەڵک چارەسەر بکەن ئەوە تا ئێوە بینن کە ئەم خاوەن پێداویستی تایبەتەکان چەنە کێشە و گرفتیان هەیە ئەما گەر پەرلەمانێکی کارا ئێستەبوونی هەبوایە ئەیتوانی لێپرسینەوە لە حکوومەت بکە لەو بارانەی کە پەیوەندیدارە بەمان بۆیە ئێمە پێویستمان بە بەدامەزراوەیکردنی هەرێمی کوردستانە هیوادارین ئەو لێک نزیکبوونەوە بێتە هۆی ئەوە ئەزانی ئەمەی کە ئێستا هەندێک لەو هێزانەی کە پێشتر باسی ئۆتۆنۆمیانە کرد ئێستا هاتوون باسی ڕێفراندۆمەکەن ئەمە بەرەو پێشوونێکی زۆر باشە بەڕاستی و لە ڕابردووش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەسانی ئەکادمی داوایەوەیان کرد کە ڕێفراندۆم بکرێەوە ساڵی 2005 ڕێفراندۆم کرا لە هەرێمی کوردستان کە بەداخەوە زۆر دژایەتیان کرا من پێم وایە ئێستا باردۆخی نێودەوڵەتی باردۆخێکی لەبارە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت بچێتە قۆناغێکی تر دۆزی ڕەوای گەلەکەمان بچێتە قۆناغێکی تر بەڵام ئەوەی ڕێگرە لە بەردەمی ئەم حکوومەتە ئەم شکست خواردوویەی ئێستای حکومڕانی هەرێمی کوردستانە وەگەرنایە گەر ئێمە ژێرخانێکی ئابووری پتەومان هەبوایە هەرێمێکی کوردستانی یەکگرتومان هەبوایە دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان نەمایە دیموکراسی بەرقەرار بووایە لە هەرێمی کوردستان ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات لە ئارایە بووایە یەکگرتووی هەرێمی کوردستان پارێزراو بووایە ئێمە ئێستا زۆر نزیکترە بووین لە سربەخۆیی و لە گەیشتن بە ئامانجڕەوەکانمان